بەناوی خودای گەورەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تاجی سەرمان، وەتکاکاری ڕۆژی قیامەتمان، محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، وەلەسەر یار و یاوەرانی، وەلەسەر ئالی ئەطهاری، وەلەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، من دوێنێ شەو وعدم پێدان کە باسی یەکێک لە سەرکردە هەرە بەرزەکانی ئیسلام جەیشی مسلمانان بکەم کە تاریقی کوڕی زیادە. طبعاً تاریق پێش ئەوەی بچێتە ئەندەلوس، مەملەکەتی ئەندەلوس ئیسپانیا و پورتوغاڵەکان دەگرتەوە. ئیسپانیا و پورتوغاڵ هەر هەموو پێی دەڵێن وڵاتی ئەندەلوس. ئەو ئەندەلوسیانە لە ئەسڵدا لەسەر دینی حەقی حەزرەتی عیسا بوون، سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، کە پێیان دەگوتن ئاروسیەکان. هەتا 20 ساڵ پێش هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە لەسەر ئەم دینە حەق و پاکە هەرما بوون. بەڵام لە ساڵی 586 میلادی مەلیکێکیان لێ پەیدا بوو، ناوی دیکاردۆ بوو. ئەم ڕیکاردۆیە هەستە ئیعتیناقی چۆوە سەر مەسەبی کاتۆلیەکان و بەڕاستی ئاریوسەکانی زۆر ئەزیەت و ئازاردا و خەڵکێکی زۆری لێکوشتن و باقی تری لێ دەربەدەری شاران و وڵاتان کردن. جا بۆیە ئەوانە ئەم مەملەکەتی ئەندەلوس و ئیسپانیا و پورتوغاڵیەکان لەسەر مەزهەبی کاسۆلیک مانەوە. ئەسلی خەڵکی ئیسپانیا، خەڵکی برێن ئەندەلوس، ئەوانە ئیشیمالی ئەوروپان هاتوونە لەوێ گیرساینەوە و لەوێ مەملەکەت و وڵاتیان بۆ خۆیان دروست کردووە. ئەسلی ئەوانە پێیان دێرن قوتیەکان. مەملەکەتی ئیسپانیا، مەملەکەتی پورتوغاڵ هەردووچیان کە پێیان دەڵێن ئەندەلوس، ئەوە پێیان دێرن قوتیەکان. ئەوانە لە شیمالی ئەوروپاوە هیزرەتیان کردیە و هاتینە لەوێ بۆ خۆیان ئەوێندەریان ئاوەدان کردیتەوە. حاکمێکیان هەبوو بە ناوی خیتشە بوو، بەڵام لە پاشەوی پاش ماوەیەک یەکێکی لێ ئەمیرێک هەبوو، ئەمیرێکی خوێنڕێژی موزلیم هەبوو، هەستا ئەو خیتشەیەی کوشت و ناوی لۆذەرلیق بوو، بە خۆی کردە گەورەی و مەلیکی هەموو ئیسپانیا. تەمان ئەو لۆذەرلیقە بەڕاستی زاڵم بوو و زۆڵ مستەمی زۆر لە خەڵکەکەی دەکرد و پشتی شکاندبوون بە زەریبە، هەندی زەریبە لێ وەردەگرتن. یعنی خەڵک بەڕاستی بە حەدێک بێزار ببوو لە ژیانی خۆی لەسەر ئەو هەموو زەریبەی کە لەسەر شانی خەڵکی دا هەبوون. ئەلێرە لۆذەرلیق و ئیسپانیا و خەڵکی ئیسپانیا بەجێ دێنین هەتا دێنەوە لایەن و چۆنیەتی هاتنی تاریقی کوڕی زیاد بۆ ئەم مەملەکەتە باس دەکەین. طبعا مسلمانان کە دەستیان بە فەتحی عالەم کرد و شوێن بە شوێن و شار بە شار و دەولەت بە دەولەت دەهاتن هەتا گەیشتنە شیمالی ئەفریقیا. طبعا شیمالی ئەفریقیا دەکا موریتانیا و دەزائیر و تونس و لای زەبەت تاریق و ئەوانە هەر هەموویان پێیان دەڵێن شیمالی ئەفریقیا. لەوێن دەرگەنجێک هەبوو، گەنجێکی بە ئەسڵی ئەوروپی لاتینی
گەنجێکی چاوشینی پرزەردی زۆر باشان و شکۆ و بە هەیبەت زۆر قەرافەتێکی برن زۆر زەخمی هەبوو. ئەم کوڕە بتپەرستە موسڵمان بوو. کە موسڵمان بوو زۆر معزبی دینی ئیسلام بوو و پاشان بە ماوەیەکی کەم بەڕاستی توانی زۆر جوان لە ئیسلام شارەزا بێ. بۆیە موسڵمانەکان کە قابلیت و لێهاتووی ئەم کوڕە گەنجەیان دیت بەڕاستی کردیانە حاکم لە مەملەکەتی تەنزە. ئەم حاکمە و ئەم کوڕە گەنجە چاوشینە پرزەردە خودی خۆی تاریقی کوری زیادە. تاریق بوو بە حاکمی مەملەکەتی تەنزە. سبحان الله شتێکی زۆر سەیری غێر متەوەقع ڕوویدا. ئەویش چ بوو؟ مەلیکێک لە مەلیکە نەسڕانیەکان وەختی خۆی کچێکی خۆی ناردبوو، نایفۆریندا بوو کچەکەی ناردبووی لە بۆ ئیسپانیا لە ئەوەی فێرە علم و زانستی و شت ببیتن. بەڵام بەداخەوە ئەم لۆذەرلیقا ئەوی باسمان کرد هات ئەو کچە جوانی اختصاب کرد و تەعەدای لێ کردبوو و لە لای خۆی حەبسی کردبوو. ئەو کچەش نامەیەکی بۆ باوکی نووسی کە بابی مەلیکی سەبتە بوو، مەملەکەتی سەبتە هەیە، کە نامەکەی دا ئەو ئافرەتە ئەو کچە نامەی حاڵی خۆی لە بۆ بابی نووسی بەڕاستی بابی عقد و بوغزێکی زۆری لە لۆذەرلیقی هەرگرت و سوێندی خوارد کە دەبی ئینتیقامی لێ بکاتەوە. و بیستیشی کە مسلمانەکان حاکمێکی تازەیان داناوە لە تەنزەی کە تاریقی کوڕی زیادە، هەستە ئەم مەلیکەی مەلیکی سەبتە نامەیەکی لۆ تاریقی نووسی گوتی ئێوە هەر حەز دەکەن بچنە ئیسپانیا و فەتحی ئیسپانیا بکەن، من کەشتیەکی زۆرت ئەدەمێ و بڕۆ بەو کەشتیانە و ڕێشت پێپشان دەدەم، ڕێی بەحری، ڕێی بەڕی، ڕێی شاخیت هەموو پێپشان دەدەم کە چۆن ئێوە بە کورتترین ڕێگا ئەگەنە ناو ئیسپانیا و ئیسپانیا فەتح دەکەن. بەڵام یەک مەرجم هەیە کە ئەو کچەم لۆ قوتارکەن و شتێکیشم لەکن حاکمی پێش لۆذەرلیق هەبووە ئەو شتەشم بدەنەوە. تاریقیش گوتی وعد بێ وەرە تۆ کەشتیەکانمان بدێ و ڕێمان پێنیشاندا و خەریتەی ڕێیەکەمان بدێ و شوێنەکانمان لە بۆ تەحدید کە ئێمە ئەو وعد و پەیمانەی کە ئەتوو دەڵێی لۆ جێبەجێ دەکەین. تاریقیش نامەیەکی لە بۆ برادەری خۆی و یەک لە قیادەی موسڵمانەکان نرد کە موسای کوڕی نەسیرە. موساش هەر نێزیکی تاریخ دەوێت لە شیمالی ئەفریقیا و منتیقەی شیمالی ئەفریقیا هەموو لە بندەستی موسای کوڕی نەسیر بوو. تاریخ نامەکەی مەلیکی سبتەی نەسرانی نرد لە بۆ موسای کوڕی نەسیر و پێی گوت ئەوە حاڵەتەکەی و جەنابتان چ دەڵێن؟ ئەویش ڕەزامەندی خۆی نیشاندا و گوتی بڕۆن. تەمەن ئەو موسای کوڕی نەسیریش وەلیدی کوڕی مەڕوانی لێ ئاگدار کردەوە خەلیفەی موسڵمانان، پێی گوت قوربان تۆ ئیزنمان دەدەی من و تاریخ بچین فەتحی ئیسپانیا بکەین؟ ئەوانیش دیارە پاش مەشوەرەت خەلیفەی موسڵمانان پاش مەشوەرەت لەگەڵ مەجلیسی شوڕا گەیشتنە ئەو قەناعەتە کە بەڵێ بڕۆن فەتحی ئیسپانیا بکەن. لۆیە هەستا تاریق خۆی و بە هەفت تاریقی کوڕی زیاد 7,000 جەنگاوەری هەبوو کە ئەم جەنگاوەرانش هەمووی لە قەبیلەی ئەمازیغەکان و بەربەرەکان بوون، کە هەموو قزم و دۆست و عەشیرەتی خۆی بوون. هەستا بەگەری کەتن و کە بچن فەتحی ئەستەمبۆڵ بکەن، عەفوەن فەتحی ئیسپانیا بکەن و هەموو کەشتیەکانیش ئیچێ بوون، ئەو مەلیکەی بوون. طبعا مسلمانەکان تاریخ کەزانی بەڕاستی 7,000 جوندی 7,000 سەرباز کەمە داوای لە موسای کوڕی نەسیر کرد کە ئیمدادی لە بۆ بنێری، ئەویش 5,000 کەسی کەی لە بۆ نرد، عەدەدی جەیشەکە بوون بە 12,000 کەس. طبعا ئەوانە ڕۆیشتن، جەیشی مسلمانان ڕۆیشتن نێزیکترین معسکەری ئیسپانیەکان کە نێزیک بوو، چون ئەو معسکەرەیان زوو گرت و ئەوەی کە کوژرا و ئەویتکەیان بە ئەسیر گرت. قائیدی ئەم معسکەرەیە هەرات. بەڵام شەو
بەدزی هاتەوە و تەمەشای کرد گوتی بزانم ئەوانە چێن هاتوون تەمەشای کرد ئەو خەڵکە ئەوە شەو نوێژ دەکا و قورئان ئەخوێنی و ئەگریە و هاواری خوا ئەکا بە ڕۆژیش یەک شەڕ ئەکەن عەجایب ئەڵێ شێر و پڵینگن هەستا نامەیەکی لۆذەرنیق نووسی پاشای گەورەی مەملەکەتی ئیسپانیا پێی گوت قوربان ئەدریکنا بە هاوارمان وەرە نازانم تووشی قەومێک هاتووم تووشی کۆمەڵە خەڵکێک هاتووم نازانم ئەوانە خەڵکی زەوین یان خەڵکی ئاسمانن یان بەڕاستی پێی سەیر بوو کەنجین لە ناو جوندی و سەرباسەیە شەو نوێژ بکا و بگریە و بپارێتەوە بەڵام بە ڕۆژێک وەکو پرنگ و شێر شەڕ بکاتن شتوای نەدیت بوو لۆذەرنیقیش هەستا جەیشێکی ئامادە کرد قیوامی 100,000 کەس 100,000 کەسی ئامادە کرد بە ئەو پەڕی خۆ ئامادەکردنی سەربازی هات بەرەو ڕوبەڕووی تاریقی کوڕی زیاد بێ تاریقی کوڕی زیادیش چەند کەسی لەگەرە 12,000 کەسی لەگەرە حەفتی خۆی و پێنجی کە موسای کوڕی نەسیر لە بۆی نارد ئەم جەیشانە گەیشت لە یەک و بوو بە شەڕ بەڵام سبحان الله لە خلالی 8 ڕۆژ شەڕ چونکە لە 27 ڕەمەزان ئەوانە لە ساڵی 92 هیجری لە شوێنێکە پێی دەرن وادی بەربات لەوێندەر ئەوانە گەیشت لە ئاخری ڕەمەزاندا بوو لە 25 و 26 ڕەمەزاندا بوو بوو بە شەڕ بە 8 ڕۆژ بەردەوام ئەو شوێڕە بەردەوام بوو ئەوە سبحانە لە لۆذەرزیق مەلیکی گەورەی ئیسپانیا کوژرا و وەجێیشەکەش زۆری لێ کوژرا و زۆریشی لێ بە ئەسیر گیرە مالعلم لۆذەرزیق کە هاتبوو 100,000 کەسیشی هینابوو کندر و حەبلی زۆریشیان لەگە خۆ هینابوو بە زەنی خۆیان ئەوانە هەموو مسلمانەکان هەر بە ئاسانی دەورەیان دەدەن و ئەسیریان دەکەن و بەو کندرانە دەیان بەستنەوە ئەیان بەنە ئەندەلوس ئەیان کەنە خزمەتکار و ئەیان کەنە عەبدی خۆیان بەڵام نەیانزانی تووشی جەیشێک ئەبێ ئەم جەیشە بە شەو سەری لە عاردیە و بۆ خوا ئەپارێتەوە بەڵام بە ڕۆژ سەری بڵندە و سەر بۆ کەس دانانوێنیتن بۆی پاش ئەوەی 8 ڕۆژ شەڕیان لەو ڕەمەزانە لەگەڵ یەکتر کرد حتا جێژی ڕۆژی جەژن و دووەم و سێمیش هەر شەڕەکە بوو ئەوە بوو ئەلحەمدولله تاریقی کوڕی زیاد لەو شەڕە بەسەر کەوت بەڵام 3,000 مسلمان لەو شەڕە شەهید بوون ئەمە سەختترین و قورسترین شەڕی تاریقی کوڕی زیاد بوو کە بەڕاستی لیاقەت و قابلیەتی خۆی لە بۆ خەڵکەکان و لە بۆ مسلمانان و لە بۆ خەلیفەی مسلمانان ئیسپات کرد کە بەڕاستی ئەو پیاوە پیاوی مەیدانە و پیاوی شەڕە و پیاوی قیادەیە و پیاوی ئەوەیە کە خەلیفە ئیعتیمادی لەسەر بکە و بچیتن ئیسپانیای هەموو لە بۆ ئازاد بکە و نوری محەممەد عليه الصلاة والسلام و نوری قورئان و نوری ئیسلام عەدل و پەیامی خودای گەورە بەرەو ئەو مەملەکەتە براو ئەو مەملەکەتە لە زوڵمی لۆذەرزیقی قوتار بکەن و لە زوڵمی ئەو هەموو زەریبە و ئەو هەموو ناڕەحەتیە نەزاتیان ببێتن و ئینشاءالله بۆ تەواوکردنی ئەو بابەتە ئینشاءالله بە خزمەتتان دەگەمەوە تاکو دیدار. السلام عليكم ورحمة الله وبركاته.